بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە کاتێکدا کە گەلەکەمان بە چەند قۆناغێکی گرنگ و چارەنووسازدا تێپەڕیوە کە گرنگترینیان هەڵبژاردننی سینۆی 2018 لە هەرێمی کوردستان بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە، کۆمەڵی ئیسلامی وەک پارتێکی سیاسی کاریگەر لە گۆڕەپانی سیاسی و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان یەکێک بوو لەلایەنە بەشداربووکان و لە ئەنجامدا متمانەیەکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بەدەستهێنا. لەم هەلومەرجەدا بە پێویستمان زانی ئاماژە بە چەند خاڵێک بکەین. یەکەم، ئەنجومەنی سەرکردایەتی نیگەرانی خۆی دەربڕی و بە توندی ئیدانەی ئەو لێشاوە ساختەکاری کرد کە پارتی و یەکێتی هەر یەکەیان لە سنووری دەسەڵاتیان ئەنجامیان داوە و بە هەزارەها دەنجی ساختەیان لە بەرژەوەندی خۆیان داوە و کۆمیسیۆنی باڵاش لە کاتی خۆیدا هیچ ئیجرائاتێکی پێویستی نەگرتووە بۆ ڕێگرتن لەو ساختەکاریانە. ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ ئیدانەی ئەو شێوازی ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان لەلایەن کۆمیسیۆنی باڵاوە کرد و بە گرنگەوە لەسەر ئەم پرسە ڕاوەستا و ئەو ئالیەتەی کۆمیسیۆنی بە زۆرینە و بێ گوێدانە ڕاو سەرنجی پێشنیار و تانەی چوار لە کۆمسیارەکان بە هەڵەدانا. سێەم، ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ بڕیاری زۆرینەی سادەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕەت دەکاتەوە بە تایبەت ئەو بنکە و سندوقە سوورانەی بەهۆی چوونە ژوورەوەی هێزی چەکداری هەردوو پارتی دەسەڵاتدار کە دەنجی هەموو لایەنەکانیان لەو بنکانە پوچەڵ کردەوە و لە بەرژەوەندی خۆیان ئەم بڕیارەیان کۆتایی پێهێنا. لەم ڕوانگەیەوە کۆمەڵی ئیسلامی ڕێگای یاسایی گرتۆتە بەر بۆ تانە لێدان و سکاڵا تۆمارکردن و لەو بڕیارش لەو ڕۆژەوە چاوەڕوانی بڕیاری دادگا دەکەین. چوارەم، ئەنجومەنی سەرکردایەتی تەواوی ئەنجومەنی سەرکردایەتی سوپاسی تەواوی هەموو ئەو هاوڵاتیانە دەکات کە متمانەیان بە لستی کۆمەڵی ئیسلامیدا و دەنجیان بە کاندیدەکانیدا. ئەنجومەنی سەرکردایەتی هەموو لایەک دڵنیا دەکاتەوە پشتیوان بەخوا لە ئاستی متمانەی دەنگدەرانی دەبێت و دەنگێکی بوێر دەبێت لە پێناو دابینکردنی دادپەروەری کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی لە هەرێمی کوردستان و وەک ڕابردوو پشتیوانی ستەملێکراوان دەبێت و دژی ستەم و نادادی دەوەستێتەوە. پێنجەم، ئەنجومەنی سەرکردایەتی سوپاسی تەواوی ئۆرگانەکان و مەڵبەندەکان و بەرپرسان و کاندیدان و کادیران و لایەنگران و دەنگدەرانی کۆمەڵ و دەستگاکانی ڕاگەیاندن و ناوەندی هەڵبژاردن و بریکاری سەرسندوقەکان دەکات کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن و ڕۆژانی دەنگداندا دڵسۆزانە شانیان خستە ژێر ئەرکەکان و لستی کۆمەڵیان سەرخست. شەشەم، تایبەت بە پرسی حکوومەت و کابینەی نوێ کۆمەڵی ئیسلامی هیوای خواست حکوومەتی ئایندە کاری سەرەکی خزمەتی خەڵک و باشکردنی بژێوی هاوڵاتیان و لابردنی ستەم و سیستەمی پاشەکەوتی موچە بێت و لە پێناو بنەبڕکردنی گەندەڵی و بەرپاکردنی شەفافیەت و دادگەریدا کار بکات و مۆرچی حزبی بەسەر حکوومەتەوە نەمێنێ. سەبارەت بە بەشداریکردن یان نەکردنی کۆمەڵی ئیسلامی لە کابینەی نوێدا کۆمەڵی ئیسلامی پشتیوان بەخوا لە کاتی خۆیدا هەڵوێستی خۆی ڕادەگەیەنێت و بە پێی میکانیزمەکانی خۆی بڕیار لەو بارەیەوە دەدات. ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان 23 دەی 2018